الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بینەرانی خۆشەویست، پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ئەحکامەکانی ڕەمەزان جارێکی تر هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز. حەڵقەی ئەمڕۆ ژمارە 7. باسەکەمان ئەمڕۆ باسی ئادابەکانی ڕۆژوەکەین، ئەو شتانەی کە سنەتە ئینسان هەندێکی ڕاتە بواری واجباتیشەوە کە پێویستە ئینسان بیکە کاتێکە بە ڕۆژووە. طبعا ئێمە زۆر جار وتمانە و زۆر جار بیستومانە کە ڕۆژوگرتن ئەوەیە کە ئینسان خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە و لە جێبەجێکردنی ئارەزووی جنسی یعنی جیماعکردن. بەڵام جگە لەوە بڕێشت هەیە ضرورە ئەویش هەبێ ڕۆژوان ئەنجامی بدە. یەکەمیان ئیخلاص، نیاز پاکی. طبعا ئیخلاص زۆر گرنگە خۆشەویستەکانم، زۆر گرنگە. وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء. يعني خوای تعالی ئەمری پێکردین و بە ئومەتەکانی پێشی ئێمەش کەوا لە عیبادەت و خواپەرستیەکانیانە مخلص بن. زۆر مهمە ئینسان نیەت پاک بێ، زۆر مهمە ئینسان مخلص بێ. بۆیە ئیخلاص ئەتوانی بڵێ مەرجێکی سەرەکی هەموو عیبادەتەکانە، مەرجێکی سەرەکی هەموو عیبادەتەکانە. یعنی پاش ئیمان ئیخلاص، ئەمجا موافقەی سنە. بۆیە ئیخلاص زۆر گرنگە. تۆی مسلمان بیپارێزی لە هەموو عیبادەتێکتا بەتایبەت لە ڕۆژۆکەتە. دووهەم هەوڵدە نوێژەکانت لە کاتی خۆیان ئەنجام بدە و تا بۆش دەکرێ نوێژەکانت بە جەماعەت لە مزگەوت ئەنجام بدە. زۆر گرنگە ئینسان هیچ نەبێ لە مانگی ڕەمەزانە نەیەڵێ نوێژێک لە نوێژەکانی جەماعەتی بفەوتێ و هەوڵدە تەکبیرە یەکەم تش دەستکەوێ. حەدیثێکی پێغەمبەرمانەیە صلی الله علیه وسلم هەر کەسێک ئەگەر چل ڕۆژ هەموو نوێژەکانی هەموو فەرزەکانی ئەگەر بگاتە تەکبیرە یەکەمە، دوو بەراعەتی دەسەکەوێ، بەراعەتێک لە نیفاق، بەراعەتێک لە ئاگری جەهەنەم. زۆر گرنگە. ئینشاء الله هەوڵدەن لە دەستی خۆتانی مەدەن. سەرەتای ڕەمەزان و دەستی پێ بکە چەند ڕۆژێ بەر لە ڕەمەزان و تا ڕەمەزانیش و چەند ڕۆژێکی دوای ڕەمەزان 40 ڕۆژەکەتان ئینشاء الله تعالی بەرەکەوێ. من بەڕێی من 10 ڕۆژ پێش ڕەمەزان دەستی پێ بکە. یەک نوێژت هەوڵدە نەفەوتێ ئیلا تەکبیرەی ئیحرامی تیا بکەی، یعنی بگەیتە تەکبیرەی ئیحرامە بە جەماعەتی مزگەوت. سێیەم هەر شتێک خوا حرامی کردووە لە گفتار و لە کردار خۆتی لێ بە دوور بگرە. درۆ، غەیبەتکردن، دووزمانی، غەشکردن و فێڵکردن لە کار و لە خوێندن و لە معاملاتی بازاڕت و لە هەمووان، قسەی نابەجێ، خۆت دوور بگرە لە جوێندان، لە قسەی پڕوپوچ، لە باسکردنی شەرەف و ناموسی خەڵکی، لە بوختیان، لەمانە خۆت بە دوور بگرێت تۆ بە ڕۆژووی. پاشان هەڵدە گوێشت لە شتی حرام نەبێ، لە غەیبەت و لە درۆمانە خۆت دوور بگرە هەتا ئەتوانی. و هەروەها چاویشت بپارێزە لەوانەی کە خوا حرامی کردووە. چوارەم لە ئادابەکانی ڕۆژوو پێویستە ئینسانی ڕۆژوان زۆر دوعا بکە لە کاتی ڕۆژۆکەیە و لە کاتی فتارکردنە. لە ئەحادیثە هاتووە کە دوعای ڕۆژوان قبوڵە و بەتایبەت لە کاتی فتارە. رسول الله فرمي صلى الله عليه وسلم لو حديث سيكس
دوعایان ڕەت ناکرێتەوە کار بەدەستێکی دادپەروەر ڕۆژوان کاتێک کە ڕۆژوو بەربانگە کاتەوە و ستەم لێکراو ئەمانە دوعایان ڕەت ناکرێتەوە. پێنجەم لە ئادابەکانی ڕۆژوو هەوڵدە قورئان زۆر بخوێنە، زکری خوا زۆر بکە، چونکە ئەمە لە هەموو کاتێکە طبعا ئەمە سونەتە، بەڵام لە کاتی ڕۆژوە زیاتر و زیاتر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتەکانی ترا بەردەوام بۆ لەسەر تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار و زۆریش، بەڵام لە ڕەمەزانە چاکی لێ کردوتە دارە، زیاتر شەو نوێژی کردووە، زیاتر قورئانی خوێندووە و جبریل عليه السلام هاتووە دراسەتی قورئانی لەگەڵا کردووە. هەوڵدە زکرەکانی ئێواران و بەیانیانت هەرگیز نەفەوتێ، هەرگیز زکرەکانی ئێواران و بەیانیانت لەدەست نەچێ، هەوڵدە ئیلتزامی پێوە بکە. زکرەکانی ئێواران و بەیانیان قەڵای تۆیە، ئەی ئیماندار، قەڵای تۆیە. زکرەکانی ئێواران و بەیانیان قەڵای تۆیە. خەڵکێکی زۆر لەم زەمەنە گلەیەکا لەسەرەوەی کە بەرچاو کەوتووە، یعنی چاو لێی داوە، چاوی پیس، یا سحری لێکراوە یا چی لێکراوە. مامۆستا چارەسەر چیە؟ چارەسەری ئەمە هەر هەمووی ئەو چارەسەرەیە کە پێغەمبەر کردوێتی کاتێ سحریان لێ کردووە. پێغەمبەر چی کردووە صلی الله عليه وسلم؟ زکرەکانی خوێندووە. ئەو ذکرانەی کە ئێستا لە زۆر شوێنە دەسەکەوێت زکری ئێواران و بەیانیان زۆر گرنگە تۆ ئیلتیزامی پێوە بکەی بە ئیزنی خوای پەروەردگار، بە ئیزنی خوای پەروەردگار. خوای تەعالی ئەتپارێزێ لە سحر، لە چاوپیسی، لە هەموو شتێکی خراپ. هەوڵدە ئیلتیزامی پێوە بکە ئین شاء الله تعالی. شەشەم لە ئادابەکانی ڕۆژوو، برای خۆشەویستم، خوشکی بەڕێزم، هەوڵدە بەربانگ بکە بۆ ڕۆژوان، بۆ ئەوەی خێری ئەویشت دەستکەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ نانی ڕۆژوانێک بدا، هەر کەسێ نانی ڕۆژوانێک بدا، ئەجری ئەو ڕۆژوانە بۆ ئەمیش دێ، خۆی لە ئەجرەکە بێبەش نابێ، خۆی ئەجری ڕۆژوو خۆی دەسەکەوێت، بەس تۆش بەشدارە بی لە ئەجرەکەی ئەوە. و حتى ئەو کەسە ئەگەر دەوڵەمەندیش بێ، حتى ئەو کەسە ئەگەر دەوڵەمەندیش بێ، حتى ئەگەر توانات هەبوو هیچ نەبێ، خورما بۆ مزگەوتەکان و هەوڵدە با خەڵک بەربانگی پێ بکە، ئاو ببە، و ئەگەر بۆت کران نانی خەڵکانێکیش بدە، هە زۆر زۆر چاکە و هەوڵدە خۆتی لێ بێ بەش مەکە. یەکێکی تر لە ئادابەکانی ڕۆژوو، کەسی ڕۆژوان ئەوەیە کە خێر و سەدەقە زۆر بکە لە مانگی ڕەمەزانە. ڕەسوول الله صلی الله عليه وسلم زۆر سەخی بووە، زۆر جەواد بووە، بەڵام کە مانگی ڕەمەزان ئەهات، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حال زۆر ئەمەندە سەخی بووە و بایەکی تیژ ئاوا بووە کاتە جبریل هاتە خزمەتی قورئانی بۆ خوێندەوە، قورئان دراسەتی قورئانی لەگەڵا کرد. بۆیە ڕەمەزان جیاوازە، زەکاتەکانتان بخەنە ڕەمەزان، خێر و سەدەقاتەکانتان بخەنە ڕەمەزان، ئاگاتان لە مزگەوتەکان بێ، ئاگاتان لە ماڵەکانی خوا بێ، بەدەمی ماڵەکانی خواوە بن، بەدەمی عەبدانی خواوە بن، بەدەمی فەقیر و هەژارانەوە بن، بەدەمی نەخۆشەکانەوە بن. هەوڵدە مانگی ڕەمەزان ڕۆژێکی تێپەڕ نەبێ بەبێ خێرکردن، حتا ئەتوانی لە مانگی ڕەمەزانە گشت ڕۆژێ خێرێکت هەبێ، حتا وەلەو کەمیش بێ، حتا وەلەو ئەگەر 1000 دیناریش بێ، حتا وەلەو ئەگەر چەند خورمایەک بێ لەگەڵ خۆتا بیبێ بۆ مزگەوت، ڕۆژوانێک لەگەڵ تا ڕۆژ بەربانگی پێ بکاتەوە، زۆر گرنگە. و یەکێکی تر لە ئادابەکانی ڕۆژوو، خوشک و برای بەڕێزم، دەشەوی ئەخیری ڕەمەزان، یعنی شەوان کە ئێمە پێڵێن شەوانی قەدر، کە لەیلەتول قەدری تایە لەو دەشەوە، ئەوە زۆر فرسەتە. هەوڵدە ئین شاء الله وەکو پێغەمبەر بە صلی الله عليه وسلم ئەگەر بتوانی ئیعتیکافیش بکەی، هەر زۆر مهمە ئەو دەشە و ڕۆژە لە مزگەوت دەرنەچی، زۆر گرنگە، زۆر احتمامێکی زیاتر بە خۆت بدە، احتمامێکی زیاتر بە خۆت بدە و بە عیبادەتەکانت بدە. کۆتا ئادابمان کە ئەمڕۆ عەرسان یەکەم ئاداب زۆرە، بەڵام کۆتاکەی سیواک سنەتێکی گرنگە، ڕۆژوان ئیلتیزامی پێوە بکەن. لە دوای ئەوەی کە لە دوای لە بانگی نیوەڕۆ تا ئێواران خلافەیە لەسەرەوەی کە ڕۆژوان دروستە سیواک بەکاربێنێ یان نا، ئەوە خلافێکی تایە،
بەڵام من خۆم قەناعەتم وایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام کردوێتی و ئەو ڕەیەکی هەڵەیە کە ئەڵێ لەو کاتە دروست نییە، بەڵام ئێمە ئەدەبمان هەیە بەرامبەر بە عولەماکانمان لەو خلافە زۆر قسە ناکەین، بەڵام گرنگە تۆ لە کاتەکانی تریشە ئەگەر لەو کاتەش بەکارینێ لە کاتەکانی ترا زۆر گرنگە، کاتێ لە خەو هەڵەستی، کاتێ ڕۆژوو دەستنوێژ ئەگری، کاتێ دەستنوێژ ئەگری، پێش هەموو نوێژەکان، کاتێک قورئان دەست بەیەکی قورئانە خوێنی لە کاتی قورئان خوێندنە، کاتێک ئەچیتەوە بۆ ماڵ، و کاتێک کە بۆنی دەمت ئەگۆڕێ سیواک بەکارهێنان سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. لە حەدیثێک هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر دەبرەوە نەبووە لەولا ئەن ئەشق على ئومەتی لەئەمەرتهم بالسواک عند كل صلاة، يعني ئەمرم پێکردن سیواک بەکاربێنن بۆ هەموو نوێژێک. بۆیە زۆر گرنگە التیزام بە سیواکۆ بکەی. داواکەم لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی مانگی ڕەمەزانمان بکاتە مانگی خەر و بەرەکەت، مانگیە کە بتوانین تاعەتەکان و چاکەکان و چاکەکاریەکان زیاد بکەین، خراپەکانمان بەرەبەرە بسڕینەوە. رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم لە نەسیحەتی سەحابەیەکە ئەفەرمێ وأتبع السيئة الحسنة تمحها، فەرمێ ئەگەر خراپەیەکت کرد چاکەیە بکە بیسڕێتەوە، چاکەیە بکە بیسڕێتەوە. ڕەمەزان فرسەتە بە چاکەکانی ڕەمەزان خراپەکان بسڕینەوە. بۆیە هەوڵدەن ئەم مانگە بکەنە، مانگی بیکەنە فرسەتی بیکەنە هەلێ. کێ ئەڵێ براکەم خوشکە بە ڕێزەکەم، کێ ئەڵێ تۆ ئەمێنیتەوە تا مانگیەکی ترگی ڕەمەزان، ساڵی داهاتوو ڕەمەزانێکی تر بێتەوە، کێ ئەڵێ تۆ ئەمێنی؟ خەڵکانێکی زۆر هەبوون ڕەمەزانی پار لەگەڵمانە بوون، ئێستا نەماون لەسەر زەویە. چاوەڕانی ئەوە نیە کە خێرێکیان بۆ بنێرێ، دوعایەکی خێریان بۆ بکە، تەواو سبحان الله یەکیان نەما لەم دنیایە لەلایەن خۆیانەوە، مەگەر سەدەقەیەکی جاریان کردبێ بۆیان بڕوا خێرەکەی، ئەگینا تەواو. بۆیە فرسەتە إن شاء الله ئەم هەلە لە دەست خۆتان مەدەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.